ئازیزانم ئەم کاتتان باش خۆشهاتنەوە بۆ بەرنامەیەکی نوێی ژیان لە فەرهەنگدا. بەرەو پێشبردن و گرنگیەکانی زمانی دایک هەر تەنها لە یەک ڕۆژدا کۆ ناکرێتەوە تا باس بکرێت و جەخت لە بایەخەکانی زمانی دایک بکرێتەوە. تاک بە تاچینێتەوەیەک بەرپرسیارەتی مۆڕاڵی لە ئەستۆیە بۆ برەودان بە زمانەکەی و هەڵگرتنی خەمی زمانەکەی. حکوومەتەکان دەتوانن ڕۆڵی ئەرێنی و کاریگەریان هەبێ لە پاراستن و گەشەکردنی زمانەکاندا، ئەمە بێلەوەی میدیاکان و نووسەران و ڕۆشنبیرانیش وەک چۆن ئەرکە لەسەریان دەشتوانن ڕۆڵی گەورەیان هەبێ لە پەرەپێدانی زمانی دایکدا. لە پەیوەندی بە زمانی کوردیەوە وەکار هیچ نەبێ بەشێک لە پسوەڕانی زمانەوانی دەڵێن مەخابن ئەوەی دوژمنانی کورد پێیان نەکرا بەرامبەر بە زمانی کوردی، خەریکە کورد خۆی دەیکا بەرامبەر زمانەکەی کە بە هەموو پێوانەیەک زمانی کوردی بۆ گەلێکی بێدەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سیمبۆل و هێمای مانەوەیەتی. پسپۆڕان نوکۆڵی ناکەن لەوەی زمانی کوردی لە قەیراندایە و لەگەڵ ئەمەشدا هەوڵێکی ڕژد نابینرێ بۆ دەرباسکردنی زمانەکەمان لەو کێشە و قەیرانانەی تێیکەوتووە. زۆر هۆکار هەن بۆ لاوازبوونی زمان، یەکێک لەوانە بەکارنەهێنانی زمانە بە شێوازێکی دروست. نمونە زۆرن لەسەر ئەمە کە دەکرێت بگوترێ یەکێکیان پەنابردنە بەر زمانە بیانیەکانە، بەکارهێنانی وشەکانی ئەو زمانەیە لە ناو زمانی دایکدا. شکۆی زمان لە بەکارهێنانیدایە. لە کاتێکدا زمانی کوردی لە 5 شێوەزار پێک دێ، دەتوانرێ ئەگەر وشەیەک لە یەکێ لە شێوەزارەکانیدا نەبوو پەنا ببرێتە بەر شێوەزارەکانی تر، نەک بەر زمانێکی بیانی کە ئەمەیان وەک زمانەوانەکانی کورد دەڵێن دەبێتە هۆکارێک بۆ تێکشکاندنی زمان، نەک بەرەو پێشچوونی یان دەوڵەمەندکردنی ئەم زمانە. نابێت لەم بەرنامەیەدا پێشمەرگە گیانبازەکانی زمانی کوردیمان لە یاد بچێ. لە ساڵی 2022دا مامۆستا زارا محەممەدی دەبێتە سیمبۆلی زمانی کوردی بەهۆی داکۆچیکردنیەوە لە زمانی کوردی. دەسەڵاتدارانی ئێرانی سزای 5 ساڵ زیندانیکردنی بەسەردا دەسەپێنن. ئازیزانم، دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و میدیاکار میوانی بەرنامەی ئەم هەفتەیەی ژیان لە فەرهەنگدایە. دکتۆر ڕێبوار، سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت. لەم ساڵدا هەروەکو پێشتری ئاماژەم پێکرد، زارا محەممەدی بۆتە سیمبۆلێک بۆ زمان پاش بڕیاری زیندانیکردنیشی. دەنگ و هاوارێکی زۆر بۆ پشتیوانی زارا هاتنە ئاراوە. ئایا دەکرێت ئەم جۆرە ڕووداوانە ببنە تەوژمێک بۆ برەودان و پاراستن و هەروەهاش گەشەکردنی زمانی کوردیمان؟ بەڵێ، بە بۆ چوونی من خاتو زارا دەرگایەکی زۆر گەورەی لە ئێمە کردەوە. دیارە من دڵم ژانەکە کە خانمێکی لەو تەمەنەدا لە تەمەنی کچەکانی خۆمایە کە ساڵانێکی زۆر لە تەمەنی لاوی لە زیندانە بەسەرە بە، بەڵام بەڕاستی زارا توانی دەرکێکی گەورە لێمە بکاتەوە بەوەی کەیەشی خستین لەسەر جۆرێکی دیکە لە خەبات، بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی لە ئێراندا، چونکە زۆربەی خەباتی ڕۆژهەڵات بەڕاستی بەچەکە کە لای من یعنی هەموو کەسێکە زانێ ڕام چۆنە باوی زۆر دەمێکە بەسەر چووە، هیچ کاریگەری نییە. زارا محەممەد دەتوانێت بە تاقی تەنیا وەکو خانمێکی لاو ببێتە سمبڵێک، نەک بۆ تەنیا بۆ ئەوەی کە زمانی دایک بخوێنرێ و زمانی دایک بێ بەشێکی فەرمی لە سیاسەتی دەوڵەتە، بەڵکو خۆی وەکو تەنها کەسێک بنیادی دەستوری دەوڵەتی ئێران ئەلەقێنێت کە بە بۆچوونی من زۆر دەمێکە حیزبە سیاسیەکان نەیانتوانیوە بیکەن. لەوەش گرنگتر ئەوەیە کە زارا خانمە لەگەڵ ئەو هەموو ڕیکلام و ناوشکاندن و ناو زڕاندنەی ئافرەتانی کورد و ڕۆژهەڵات لە ئەوروپا ئەبینرێن، خانمێکی لاو ئەبێ بن هێمای یەگرتنی هەمومان بە پیا و ژنەوە، بە مناڵ و گەورەوە. یعنی زارا خاتو زارا تەنیا سمبڵێکمان نییە، تەنیا هێمایەک نییە، بەڵکو دەرگایەکی گەورەی
لەسەر خەباتی مەدەنی کردەوە بێجگەلەوە لایەنێکی کەشەیە کە زۆر گرنگە بۆ ئێمە کە لە ئەوروپا ژین. من دەتوانم کامپین بکەم بۆ زاراخان کە باسی زمانی دایکەکە و زمانی دایکیش مافی هەموو کەسێکە لە ئەوروپا و لە هەموو وڵاتێکا دیموکرات بێ، بەڵام من ناتوانم داپۆشی لە حیزبێکی سیاسی کوردی بکەم کاچێ لەسەر سنوور 2 پاسدارە کوژیە. یعنی بەڕاستی خاتوزارە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ کە تا ئێستا باسی لێکراوە. بەڵێ دکتۆر بەڕای جەنابەت هەر تەنها فاکتەرە سیاسیەکانە وایان کردووە زمانی کوردی پێشوەچوونێکی بابەتیانە بەخۆیەوە نەبینێن یاخو فاکتەری تریش هەن کە یارمەتی دەربووە یا زەمینەی ڕەخسانوە زمان لاواز بکرێ. بەنسبەت زمانی کوردیەوە زۆر فاکتەر هەیە کە زمانی لاواز کردووە، لەوانە کە ئەوەیە ئەگەر واز لە باشوور بهێنین لە هەموو بەشێکی دیکەی بڵێنە وڵاتانی بەشێکی کوردستانی تایە زمانی کوردی زمانێکی فەرمی نیە. ڕۆژهەڵات دیارە ئەویش بابەتێکی جیاوازە، بەڵام باکوور زۆر گرنگە کە بڵین نیشتیمانی دایکە لەوێ زمانی کوردی لەژێر فشارێکی زۆر گەورەدایە. لە ئێران زمانی کوردی لەژێر فشارێکی گەورەدایە بە دەستور لە هیچ جێشێکیانە پێناسە نەکراون و لە قوتابخانە ناخوێنرێن. دیارە ئەگەر زمانێک زمانی خوێن نەبێ و زمانی قانون و زمانی دەستور و زمانی دەوڵەت نەبێت لە پاشەکشا دەبێت، ئەتوانم بڵێم لە کۆمەڵێک زاراوە و وشە تێپەڕ ناکات. ئەوەی کە زمانەکە بە زمانێکە بڵێم بچێتە ئاستی زمانی فەرمی نێودەوڵەتیەوە ئەوەیە کە بێ بە زمانێکی فەرمی و لە دەستورە دانی پێدا بنرێت. دکتۆر چی دەتوانرێ بکرێ بۆ بەرەو پێشبردننی زمان؟ ئێمە لە کاتێک هاتا ئێستا ئەکادیمیایەکی زانستیانەی زمانمان نییە، لەوانەیە چەند ڕێکخراو یا دەستگایەک هەبن، بەڵام ئەمانە نەیانتوانیوە ئەو ڕۆڵە کاریگەرە ببینن. چشتێکی تر دەتوانێت زێت بکرێتە سەر ئەم بابەتە بۆ بەرەو پێشچوونی زمان؟ ینی لەسەر ئەکادیمیا من بەڕاستی بڵێ وەکو بەریتانیەک ئەگەر بدوێم من باوەڕم بەوە نییە کە دەستگایەکی زمانەوانی بتوانێت زمان پێش بخات. ئەوەی کە زمان پێشەخات ئاستی ڕۆشنبیری خەڵکە. ئایا بۆ نمونە زمانی ئینگلیزی ئەگەر چەند نووسەرێکی لە دەربێنی خۆ ڕەنگە شەکسپیر و چارلز دیکنز و کۆمەڵێکی کەمان لە خەیاڵا بێ ڕەنگە زمانی ئینگلیزی ئەو قووەتەی ئێستای نەمێنێ. دیارە ئەو مابیر نەچێت زمانی ئینگلیزی زمانی دەوڵەت و زمانی چەند دەوڵەتێک ئەوە جیاوازە، بەڵام نووسەر و ڕۆشنبیری کورد ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە پاراستنی زماندا. بەردەوام یعنی من کە بە ڕۆژانە سەیری میدیا کەم و سەیری سۆشیل میدیا کەم و ئەبینم کە هەموو چرکەیەک زمانی کوردی پێشێلەکرێت، یان زۆری لە کەم تەرخەمیەوەیە بیر ناکاتەوە ڕستەکە چۆن بەکاربێت، یان لەوەیە کە بەڕاستی نەزانە. یعنی دیارە سۆشیل میدیا لەگەڵ هەموو لایەنێکی پۆزیتیڤە ئەوەش لانی نەگەتیڤی هەیە کە هەموو کەسێک بۆ بە نووسەر ئیتر بزانێ بنووسیان نەنووسێ، کە زۆربەی خەڵک بە جۆرێکە نووسێ دیارە ئەبێ بە نۆرم و وردەوردا چێتە عەقڵی هەمومانەوە. ئێمە بەڕاستی پێشینەیەشی زۆر وەکو کورد پێشینەیەشی زۆرمان نییە بۆی بگەڕێنەوە، بۆی ناتوانین بگەڕێنەوە بۆ شکسپیر یا بۆ چارلز دیکن، بەڵام ئەتوانین بگەڕێنەوە بۆ شیعری گۆران، ئەتوانین بگەڕێنەوە بۆ شیعری نالی. یعنی زۆر پێکهاتەی ڕستە هەیە. دیارە شیعر لە زمان زۆر جیاوازە، بەڵام هاوکارمانە بێ لەوا کە بتوانین زمانێکی تەندروست بدوێین. دیارە میدیاکاران ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە کە جۆرێک لە ڕقابە لەسەر خۆیان، جۆرێک لە سانسۆر لەسەر خۆیان دابنین کە بتوان زمانێکی شیرین زمانێکی پاراو بنووسن. یعنی من زۆرم لا سەیرە کە نووسینی کەسێکە خوێنمەوە بە زمانی ئینگلیزی کورد زمانێکە خوێنەوە بە زمانی ئینگلیزی زمانێکی زۆر جوانە، کەچی هەر نووسینی هەمان کەس ئەخوێنمەوە بە کوردی زۆر ناشرینە. یعنی بەڕاستی ئەمە بە هیچ جۆرێ پاساوی نییە. ئەمە دەگەڕێتەوە بۆ بایەخدان بە زمانەکانی تر، بەڵام وەکو نوام چۆمنسکی دەڵێ ئەگەر بێت و تۆ زمانی دایک نەزانی هەرگیز فێری زمانێکی تریش نابی. ئەوە لە ساسە ڕاستە. هەر بۆ نمونە لەو کەسانە بڕوانە لەو کوردانە بڕوانە
کە زمانی یەکەمیان عەرەبیە یا زمانی یەکەمیان فارسیە، دەبینی کە زۆر جوانتر فێری ئینگلیزی یا فەڕەنسی یا سویدیە بن تا ئەوانی کە زمانی یەکەمیان تەنیا کوردیە، هیچ زمانێکی دیکە نازانن. زمان وەکو ڤینکشتاین ئەڵێ پەنجەرەیەکە، دەلاقەیەکە لەسەر ژیان. من ئەمەنگە لە دنیا گەیشتوم، ئەو پەیوەندیانەی وشەکانی ئەیزانم پێکەوەی دەبەستێ، لە چوارچێوەی ئەو پێکەوە بەستنا من دنیایشی دیکە نابینم. ڕاستە وشەی زمانێک نەگۆڕە بڵین لە زمانی ئینگلیزیا 2 ملیۆن وشە هەیە کە ڕەنگە 9 ملیۆنی بەکار بێت، بەڵام پەیوەندی لە نێوان ئەم وشانە یعنی بێسنوورە. بۆ ئینگلیزیە کە 2 ملیۆن وشەی هەیە و ئەتوانێ پەیوەندیان لە نێواندا بەستێ، ڕەنگە بتوانێ گەردوونێکی ڕۆشنتر ببینێ تاکو کوردێک کە ڕەنگە چەند سەد هەزار وشەیەکی هەبێ و پەیوەندی لە نێوانە بەستێ. ئێمە گرفتێکی زۆر گەورەتریشمان هەیە بە تایبەتی بۆ کوردانەی لە دەرەوەن، ڕەنگە بچینە بابەتێکی کەوە ئێستا ئەمانیش واز ڕەنگە بچینە بابەتێکەوە، بەڵام ئەویان هەڵێنین بۆ وەختێکی دیکە. پێم باشە ئەگەر ئاماژەیە بەوە بکەیت، چونکە کورد لە هەندەرانە بمانێ و نەمانێ بەشێکە لە کورد لە ناوەوەی نیشتیمان، و هەر کاریگەریەک بەسەر زمانەکەیە کاریگەری بەسەر ناو نیشتیمانیشەوە دەبێ. فەرموو دکتۆر. زۆر ڕاستە، یعنی کورد بەگشتی ئەوانش کە منیان ناسم، بۆ نمونە لە ماڵەوە بە ئینگلیزیەکی شکاو لەگەڵ مناڵەکەیە ئەدوێ، بە کوردی نادوێ، بە عەقڵی خۆی وازانەیە ئەگەر بە ئینگلیزی لەگەڵیا بدوێ ئینگلیزیەکەی خراپ نابێ، بەعکسەوە ئەم ئینگلیزیەکەی تێکەیە. جا بۆیە ئاستی ڕۆشنبێری زۆر زۆر گرنگە. یعنی مناڵ یعنی بە تیوری بۆی ئەتوانێت مناڵێکە لەدایکە بێت بە مەرجێک پەیوەندی هەبێ، دەتوانێت فێری هەموو زمانی دنیا ببێت. نازەمەوە بزانم 3000 زمانەیە بیرمەچێتەوە، ئەتوانێت فێری هەر هەمووی بێ، چونکە لە بنەڕەتە هەر هەمویان وەکو یەکن. زمان فێربوون وەکو تۆ ناوی چامۆسکی دێنا، چامۆسکی ئەڵێ کە تیۆریەکی هەیە و ئێستا وردە گەشا کە منێکێکم لەوانی کە بەڕاستی هەواداریم بە بۆچوونی ئەو هەمومان کە لەدایکە بین زمانمان لە عەقڵایە، بەڵام وردە گەشەی پێین. چۆن مناڵێک یەکەم جا کە لەدایکە بێ پێی نییە، بەڵام ئەتوانی بڵێ لە دەوروبەری ساڵە وەختە ئەکەوێتە سەر پێوی تر دەڕوات. زمانیش بەو جۆرەیە. ڤاکابلەری زمان ئەوەی کە هاردوێرە لە ناو عەقڵی مرۆڤایە، هەموو مرۆڤێکی سەر زەمین وەکو یەکە، بۆیە ئەتوانێت فێری هەموو زمانێک ببێت. زۆر با دوور نڕین، کە کوشتێک بگرە سێ زمان بێ مشکلە وەکو زمانی دایکی زانێ. جا بۆیە بۆ کوردی ئەوروپا زۆر گرنگە کە لەگەڵ مناڵەکانیانە بە کوردی بدوێن، چونکە چاریان نییە فێری ئینگلیزی هەر دەبن. یعنی تۆ بە پێچەوانە وەڵام ئەڵێم ئەگەر 2 زمان بزانێت زۆر زیرەکتر دەرەچێت، دیدی بۆ ژیان زۆر بەرفراوانتر دەبێت. بەرنامەی ژیان لە فەرهەنگدا هەفتانە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش دەکرێت. دکتۆر ڕێبوار فەتاح میوانی بەرنامەی ئەم هەفتەیەمانە و باسمان لەسەر بایەخی زمانە لە ناو نەتەوەکاندا. دکتۆر ڕێبوار پێشتر ئاماژت بە سۆشیال میدیا کرد، بەڵام بێ لە سۆشیال میدیا میدیای باو ئەمە چەندێک کاریگەری هەیە لەسەر زمان. میدیای کوردی بە تایبەتی لە هەرێمی کوردستانی عێراقدا بۆ نمونە کە یەکەیەکی سربەخۆیە و ئەتوانم بڵێم ئەرکی زیاتر لەسرە بۆ پاراستنی زمان. میدیا توانیوێتی زمانەکە بپارێزێ و ببێتە بەشێک لە گەشەکردنی زمان. یعنی ڕاستە میدیا هەندێک لایانی پۆزیتیڤی هەبووە لە ژیانی ئێمە بە تایبەتی لە دوای ساڵی 1991ەوە بەسا باسی باشوورەکەین، بەڵام بەداخەوە کاریگەری زۆر نەگەتیڤیشی هەبووە. بۆ نمونە ئەو زمانەی کە من پێی گۆشکراوم کە ئەگەڕێتەوە بۆ زمانی 60ەکان و 70ەکان بە هیچ زۆری ئەو زمانی ئێستانیە، ئەمە زۆر ئاساییە، بەڵام هەندێک تێکدانی زمان هەیە کە ئاسایی نییە. بۆ نمونە کە من لاو بووم
ئێمە هەرگیز نەمانەوە مرۆڤەکان. ئێستا لە زمانی کوردیە هەرچی ناو هەیە زانراوە و کۆشە، بەس لە کوردیوانیە. من ئەم نمونێم چەندە هەزار هێناوەتەوە. کورد ناڵێ پیاوەکان ڕقەبنەوە، کورد لە پیاو ڕقەبێتەوە، خانم نازدارە و وڵات خۆشەویستە. ئێستا ئەمانە ئەمجارە کە میدیا و خوێنەوە سەرنجی بە حەزەکەم خوێنەرانی جۆگرانیش سەرنجی بدەن. یعنی هەموو ناوێک کۆیە و زانراوە. مرۆڤەکان زۆر جارەی بینیت کە ئاوڵ ناویش کۆکراوەتەوە، سەرماکان نازانم زۆر شتێ. ینی بەڕاستی جوانی لە زمانان نەهێشتووە، بۆیە میدیاکاران ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە و ئەبێ بە بەرپرسیەوە ڕەفتار بکەن. یعنی ئەمەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە زۆر زمانی دنیاشدا و زمانە زیندوەکانی دنیاشدا، ینی هەر بە هەمان شێوەیە. بۆ نمونە لە زمانی ئینگلیزیدا کاتێک کە دەگوترێ پۆلیس هەم کۆیە و هەم ئەتوانرێ بە تاکیش بەکار بهێنرێ. دکتۆر، یەکێ لە پرسەکانی تر کە گرنگە بەلامەوە باسی کەم لەگەڵ جەناب تا مەسەلەی سەنگی زمان لە سازدانی یەکێتی نەتەوەییدا یا ناسنامەی نەتەوەییدا لای ئێمەی کورد ئەمە هەیە یان نا؟ نەخێر، بەعکسەوە منەڵێم کوردستانی ئازاد کە بڵین هەرێمی کوردستانە ئەو جیاوازی قوڵ کردەوە. وابزانم پەرشێ و شێعرێکی لەسەرەوە هەیە، بەس تۆ سەیری خانم و ژن و ئافرەت و خوشک هەرێکی حیزبێکە. ئێستا من نازانم کامیان بەکاربێنم بۆ ئەوەی لێبڵی ئەو حیزبەم لێنێن. ینی دیارە من فەرامۆش یەکەم، بەڵامە بەسم ینی بۆ نمونە. ینی ئێمە ئەمان توانی بە تایبەتی لە قوتابخانەکانە بخوێنین، زۆر زمانێکی تازە بخوێنین، زمانێکی جوان بخوێنین، زمانێکی شیرین بخوێنین. بە تایبەتی ئەزمموی گەلانی دیکەش هەیە. بۆ زمانی تورکی ئێستا زمانی عوسمانی نییە، ئەو زمانی فەرمی ئیسرائیل هەرگیز نەبووە، دروست کراوە. ئێمە پێویستمان بەوەش نییە، چونکە ئێمە زمانمانەیە، ڕاستە دایلەکتی جیاوازمانەیە. من بەڕاستی لەگەڵ ستاندەرکردنی زمانی شانیم ئەوەی بڵێ کرمانجی سۆرانی بەیلەیەک لە زۆر وڵاتە. من بەشداری کۆبوونەوەم کردووە لە هۆڵەندا بە 3 زمان قسەیان کردووە، هەر لە هەمان کۆبوونەوە 5 کەس بووین. زۆر ئاساییە. ئێمە هیچ گرفتمان نییە لەوەی کە نەتەوەیەشین کۆمەڵێ زمانمانەیە، زۆر ئاساییە. بەڵام ئەتوانین مناڵەکانمان فێر بکەین لە یەکتری تێبگەین. با مناڵی کرمانجی لەبا لە قوتابخانەی سەرەتایەوە خوێندنی کرمانجی و سۆرانی دەست پێ بکە، هەردووشی ئەوەی کە پێڵێن سۆرانی و کرمانجی، ینی با هاورامی بخوێنێ. هیچ گرفتێکم نییە. مناڵ توانایەکی هێزگار لە بن نەهاتووی هەیە. ئێمەی ئەدەڵت، ئێمەی گەورە لە خۆمانەوە بڕیارەین کە مناڵ ئەتوانێ فێری چی بێت. مناڵ ئەتوانێ بۆ گوتم ئەتوانێ فێری هەر هەموو زمانی دنیا ببێت ئەگەر شتیوە ببێت. بەڵام بیخەرە مناڵێ بخەرە دەور و پشتێکەوە کە 5-6 زمان بدوێن فێری هەر هەموویە بێت، هیچ گرفتێکی نییە. دۆسەی زمانی ستاندەرد ئەڵبەتە یەکێکە لە دۆسێ هەرە گرنگەکان جا نازانین، ینی دەگەین ئەو زمانە ستاندەردا یا ناگەین. بەڵام لێرەدا یەک خاڵ هەیە دکتۆر کە پێویستە باس بکرێ، ئەویش باڵادەستی شێوەزاری سۆرانی و هەروەها شێوەزاری کرمانجیە. باڵادەستی ئەم دوو شێوەزارە بەڕای جەنابە وەهای کردووە شێوەزاریەکانی تری وەک هەورامی، لوڕی، زازایی، ئەمانە بەرەو کاڵبوونەوە بەرێ یاخو بەرەو فەوتان بەرێ؟ بڵێ، یعنی کە زمان لە بەکارهێنانە ئەژی زمان شتێکی گیاندارە، زمان گیاندارێکی زیندووەتە لەسەر زەمین بێ لە دەریایە بێ. ئەگەر ئەم گیاندارە نەجوڵێ و نەبزوێ و نەفڕێ و نەنیشێتەوە گەشتە ناکات. زمانیش هەمان شتە. بەڵام بۆ نمونە دەکرا بۆ نمونە هیچ تەنانەت لە باشوورکە، لە باشوور ڕۆژاوا ئێستا زمانی کوردی زمانێکی فەرمیە لەو بەشانەی کە بەدەست کوردەوەیە. ئەتوانرا دایلەکتەکانی کە بخوێنێ. بۆ نمونە ئێستا من هەموو جارێک ئەمە زۆر بوو تۆتەوە کە زۆر بەداخەوم شعری مەولەوی
داخوێنرێ لە قوتابخانە. ئێمە نازانین مەولەوی سنگێکی هەیە تا شێعرەکانی نەخوێنینەوە کە بەداخەوە هەورامی زمانی ئێستاش تێیناگا چکەوە بە هەورامێکی کلاسیشی نووسراوە. ئەوەیە بۆ نمونە ئێمە دەوڵەمەندی زمانی خۆمان لە دەست دەدەین بەوەی کە تێیناگەین. ڕەنگە زۆر ئەدەبی زازاکی هەبێت، زۆر ئەدەبی کرمانجی هەبێت کە کەسێک لە هەورەیە لە سلێمانی بەداخەوە هیچ ئەکسێسێکی بۆی نییە، بەردەستی نییە، ناتوانێت ڕادەستی نەکراوە. ئەوە بەڕاستی ئەمانە هەمووی ئیشی میدیا و ئیشی قوتابخانە و ئیشی فێرگە و ئیشی زانکۆ و کۆمەڵی کلتوری و کۆمەڵی ئەدەبی و ئەمانەیە. ئەمان هەمووی دیبەیتی جنون. ئێمە هەموویمان کردو بە قوربانی دیبەیتی سیاسی کە بەداخەوە لە جیاتەوە یەکمان پێ بگرێ هەر جیامانەکاتەوە. هەموو ڕۆژێک پوازێکی نوێ ئەیرێ لە یەکبوونی کورد بە سیاست. بەڵام ئەگە فۆکەسمان لەسەر لایانی زمان و لایانی کلتوری و لایانی هونەری بووایە، من تابلوێ دروست بکەم هیچ بڕوان ناکەم هیچ کەسێک لە کوردستانە مەگەر شتێکی زۆر ناشرین بێ ئەگینا بڵین کاریگەر بێ لەسەر زمانی بە جۆرێکی جیاواز. فۆکەسمان هەڵەیە، فۆکەسمان چەوتە بەڕاستی. یعنی ئێستا بچۆ هەر ئەمڕۆ سەیری هەموو میدیای باشوور بکە جگە لە سیاست بابەتێکیان نیە. دکتۆر بەڕای جەنابەت دەکرێت زمانی کوردی بە زمانێکی دەوڵەمەند ناودێر بکەین لە کاتێکە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی کشت و کاڵیەیە، نەک تەکنەلۆژی و پیشەسازی. بەڵێ ینی نازانم وابزانام 3,000-4,000 زمان هەیە بیرمەچێتەوە. کورد لە سەدی یەکەمایە. ئەمە زمانێکی دەوڵەمەندە، زمانێکی زۆر دەوڵەمەندە. یعنی تەکنۆلۆژی گرنگ نییە. بۆ منە ئەگەر لە ژاپۆنیش بژیت زمانی ژاپۆنی کەڵکی تەکنەلۆژی نییە. زۆربەی گفتوگۆکان بە ئینگلیزیە. من دیارە 4 ساڵ لە کەمپانیەکی جاپانیشم کردووە بە لازمونی خۆمەوە دوێم هیچ گرفت نییە. یعنی هەندێک لایانی تەکنەلۆژی هەیە بەڕاستی ناکرێت بە کوردی. بۆ نموناگرێ بە بمانەیە فیزیا بخوێنین کە من دیارە کەسێکی فیزیاییم. ئەگەر فیزیایی بڵین کوانتەم بخوێنین بەڕاستیە بە ئینگلیزی بزانیت. بەس ئەمە زمانێکی ئیلیتە، گرفت نییە. زمانی خوێن و زمانی ئەدەب و زمانی شیعر و زمانی هونەر و زمانی ڕۆژانەمان و زمانی میدیا هیچ گرفتێکمان نییە. من بەڕاستی بە هەر زمانێک بنووس بوو بدوێم هیچ گرفتێکم نییە. ببوورە لە هەر بابەتێک بدوێم، زانست بووە، کوانتم فیزیکس بووە، ئەدەب بووە، شیعر بووە، کۆمەڵایەتی بووە، فەلسەفە بووە، هیچ گرفتێکم نییە بە زمانی کوردی بدوێم. ئەوەش دەوڵەمەندی زمانی کوردی پیشانەیە. بەڵام لە هەمان کاتە ئەگەر زمانی ئینگلیزیم نەزانیایە نەمەتوانی بۆ کوردیە بنووسم. ئەمە زۆر گرنگە بۆ دایک و باوک کە مناڵ فێری زمانی دایکی خۆی بکات بۆ ئەوی بتوانێت ئەو زمانی دوو هەمەی بەهێزتر بێت، پاراوتر بێت، بە پیتتر بێت، بە بڕشتر بێت. باشە دکتۆر، لێرەدا ڕۆڵی فەرمانڕەوایانی کورد چییە؟ حەزبەکان بێ، حکوومەت بێ، دەتوانن چی بکەن؟ ئێستا ئێمە بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراقدا قوتابخانەی ئینگلیزی دەبینین، خوێندنگای تورکی دەبینین، یا خوێندنگای لوبنانی و عەرەبی و ئەم جۆرە زمانانە بینین کە کاتێک کە مناڵان دەچنە ئەو جۆرە خوێندنگایانەوە بمانێ و نەمانەوێ ئەوەندەی بایەق بە فێربوونی زمانێکی تر دەدرێ، هێندەش زمانی دایک فەرامۆش دەکرێ. دەسەڵاتداران دەتوانن لێرەدا چی بکەن بۆ ئەوەی ڕێگە لەوە بگرن زمانی کوردی ببێتە زمانێکی لاوەکی لە بەرامبەر زمانی بیانیدا؟ من هیچ گرفتێکم لەگەڵەوان نییە کە مناڵ بە زمانی دیکە بخوێنێ، بە پۆزیتیڤ ژانم. بەڵام ئەگەر سەیری بەریتانیا بکەم کە من لێراژی نمونەیەکە ئەتوانم بیهێنمەوە، من ناتوانم مناڵەکەی خۆم بخەمە قوتابخانەیەکی کوردی و
بە دەوڵەت بڵێم ئەم مناڵەی من نایەتە قوتابخانەی بڵێن پابلیکەوە شتیوانیە سیستمێکی خوێنن هەیە کە ئەبێ هەموو مناڵێکی پێدا تێپەڕێت بەڵام لەسەرەوەشتەوە من ئارەزوی خۆمە مناڵی خۆم شەما بم فێری زمانی کوردیەکەم فێری زمانی عەرەبیەکەم فێری ژاپۆنیەکەم ئارەزوی خۆمە بەڵام ناتوانم لەو کەمترین سیستمە بێمە دەرەوە کە سیستمی پابلیکە سیستمێکە دەوڵەت دایناوە بۆی بناڵ پێویستە ئەم شتانە بخوێنێت بۆی بێت بە کەسێکی چالاک بێ بە کەسێکی بەکەڵک بتوانێت بچێتە زانکۆ بتوانێت دکتۆرا بکە ماستەر بکە بێ بە کادرێکی باش بەڵام لە کوردستان ئەوان نییە تۆ توانی مناڵەکە بخیتە قوتابخانەیە کە تەنها بە تورکیە خوێنیە ئەتوانم بخەمە قوتابخانەیە تەنها بە عەرەبی خوێنی ئەمە مەبەستەکەمە ئەمە مەبەستەکەمە لێرەدا سەقەتە بەڵێ سەقەتە ئەوە سیاسەتێکی غەڵەتە تۆ وردە ئەتەوێ زمانی خۆت لە ناوبەریت دیارە بە وڵاتانش کە لەو دەوروبەران وڵاتی دیموکراتی وەکو بەریتانیا نین باوەڕێن بەوە بێکە مناڵ پێویستە زمانی دایشی بزانێوانە بە سیاست ئەیانەوێت تۆ وردە لە ئایدنتیتی خۆت دابماڵن بۆی بی بە تورک بۆی بی بە عەرەب بۆ ئەوی ئیتر باسی ماف و ئەو شتانە نەکەیت هەمووی سیاسەتە لەوێ سیستمی خوێندن سیاسەتە هەتا ئەو سیستمی خوێندنی لە سلێمانیا ئەو سیستمی خوێندنێکە لە دهۆکە ئەمەش گرفتێکی کەیە هەتا باسی خوێندنی پابلیکەکەم ئەمانە هەمووی گرفتی زۆر گەورن ئەوانە بە سیاستکردنی زمانە بە سیاستکردنی خوێندنە کە دیارە پێشێلکاریەکی بنەڕەتی مافی مناڵە کە بە هەموو قانونێکی نێودەوڵەتی یاساخراوە خاڵێکی تری ئەجگار گرنگ هەیە بە تایبەتی لە دۆسەی زماندا وەکو پێشتر ئاماژەمان پێکرد کە ئەمە پەیوەستە بە زیندوێتی نەتەوەوە ئێمە لە هەموو ساڵێکە ینی بە تایبەتی ڕۆژی 22 مانگی دوو کە ڕۆژی زمانی دایکە لە جیهاندا بایەخێکی ئەجگار زۆر بە زمان دەدرێت بەڵام ڕۆژی 23 مانگ یا مانگی داهاتوو یا ڕۆژێکی کە لە ساڵدا ئەو بایەخە نابینینەوە چۆن ئەتوانرێ خەڵک هان بدرێ کە بەردەوام کار لەسەر زمان بکەن جگە لەوەی کە باسمان کرد سیستمی فەرمی ئەو هەموو قسانێکە کردمان بە بۆ چوونی من هەموو کەسێک هەتا کوردیش نەبێت من کە کەسێک ئیمێڵم بۆ نێرە بە ئینگلیزی ئەڵێم جارێکە باید بە زمانەکە و چووکە و ئینگلیزیەکە و خراپە کاری هەموومانە ئەوەنگەی ئەتوانین دیارە لە چوارچێوەیەکە ئەوەنگەی ئەتوانین هەوڵ بین بە زمانێکی کوردی پارا و بدوین ئەگەر گرفتمانەیە ئەتوانین بگەڕێینەوە بۆ هەندێک سەرچاوە شیعرە پەندی پێشینانە مەسەن بۆ نمونە ئەگەر باسی کوردی نێوەندی کە پێڵێن سۆرانی بکەیت ئەتوانی بگەڕێتەوە بۆ شێری پێرەمێرد بۆ شێری گۆران ئەگەر لە باکووری ئەتوانی بگەڕێتەوە بۆ مەلای جەزیری بۆ فقێ تێران بۆ زۆر شاکاری توانی مەسەلەن چوزانمە موزینی خانی سێرکەی یعنی ئێمە جەبەروی کە نووسینمان نییە بەڕاستی شیعر سەرچاوەیەکی خراپ نییە پەندی پێشینان زۆر هاوکارمانە بۆ نمونە پیاو ڕقە بێتەوە دەبێت تو یەکسەر بزانیت ئەمە پیاوەکان ڕق نابنەوە ڕەنگە پیاوەکە خێ بە مرۆڤ چونکە ئێمە لەسەر دەمێکی جیاوازە مرۆڤ ڕقە بێتەوە بەڵام ناڵێ مرۆڤەکان ڕقە بێتەوە ینی پەندی پێشینان بەڕاستی و سەرچاوەیەکی زۆر جوانە بۆ پیرەمێر 5-6 بەرجی هەیە کە هاوکاری زمانە بێت ئەمانە زۆر گرنگن کە لە قوتابخانە ببن بە بابەتی خوێندن و بابەتی دیبەیت بەڵام وەکو کەس هەمومان بەرپرسێکی زۆر گەورەمانەیە کە جوانی زمان بپارێزین وشە پیرۆزە پێشێلی نەکەین ینی دیارە شاکاری گەورە هەیە بە زمانی دیکە بە زمانی کوردینە دەتوانین لێوەی فێربین حەزەکەی لافلاتونەوە دەستی پێ بکە هەتاکو هەتا ئەمڕۆ شاکاری زۆر گەورە هەتا ئەمڕۆ شاکاری زۆر گەورە هەیە کە هاوکارمانە بن لە واکە ئێمە چۆن بتوانین بە زمانێکی پاراو ڕاستە بە کوردی نییە بۆ شتێکی کوردیە خوێن بۆ سەیرەکەم لە هەمان جملە هەمان وشی 5 کڕە بەکارێ ناوە یە بێتاقەتە بم لی نایخوێنەوەی ترشی بکەم بەڵام مەسان بە ئەو ئەگەر توانی بێتی زمانێکی کە بزانەیە
بەم ڕۆژگارێ زۆر ئاسانە تۆنی سەری یوتیوب هەر لە کەسێ بگرە بزانە بە عەرەبیە بە هەر زمانێکە زانی بە کوردی زۆر کەمە بە عەرەبیە بە ئینگلیزیە بە فەڕەنسیە هەر زمانێکە زانی گوێ بگرە بزانە چۆن نەتوانیت نووسینی خۆت چاک بکەیت تۆ ناتوانانی هیچی ئەمانە و ناتوانانی خۆ ماندوو نەکرد بێت و چاوەنوەڕ بکەیت لە خۆت کوردێکی پاراو بنووسی ناینووسیت ئەبێ بخوێنیتەوە ئەبێ من ڕەنگە ئەوەتی هەم کۆمەڵی دیوانی شعرەیە بەتەنیشتمەوەی لە هەر جێشی ئالەما بووبی یعنی چارنی ئەگەر ئەتەوێ بنووسیت ئەگەر ئەتێبی بەنووسەر ینی زۆر جاریش کەسێک ئەوێ بێ بەنووسەر و تەنها کوردیە زانێ بە بۆ سوونی من زۆر زەحمەتە یا بێ بە شاعیر و تەنها کوردیە زانێت بە بۆ سوونی من زۆر زەحمەتە یعنی توانێ خۆی فێری عەرەبی بکە خۆی فێری فارسی بکە هەر گرفت نییە هەر زمانێکە ئەو ئەزانێ و ئەتوانێ خۆی فێر بکات خۆی فێر بکات بەڵام زمانێکی دیکە دەرگایەکی زۆر گەورەت لێ کاتەوە دەلاقەیەشی بەرفراوانی لێ کاتەوە لەوکە بە جۆرێکی کە نەک بنووسیت بەڵکو دنیا ببینیت. دکتۆر ڕێبوار سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیی ژیان لە فەرهەنگدا زۆر سوپاس بۆ تێبینی و سەرنجەکانت. من سوپاسی وەکەم.